چیرۆکی قاڕون. خوای پەروەردگار فەرموویەتی: إن قارون كان من قوم موسى فبغى عليهم وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. خوای پەروەردگار ماڵ و سامانێکی زۆری بە قاڕون بەخشی بوو و گەنجینەی زۆری لە زێڕ و زی و پێبەخشی بوو کە کەسانی بەهێز و بەتوانە بە ئاسانی نیان دەتوانی کلیلی گەنجینەکانی هەڵبگرن. بەڵام دوژمنی خوا قاڕون سەرکەشی دەکرد و ستەمی دەکرد، لە گوێڕاڵیکردنی پێغەمبەر موسا عەلەیهی سەلام دەرچوو، ئامۆژگاریەکانی قوبوڵ نەکرد. هەندێک لە خزمە نزیکەکانی قاڕون ئامۆژگاری قاڕونیان دەکرد و بە سزای خوای پەروەردگار دەیان ترساند و پێیان دەوت: لا تفرح إن الله لا يحب الفرحين وابتغ فيما آتاك الله الدار الآخرة. واتە دڵخۆش مەبە بەو سامانە، بێگومان خوا ئەو کەسانی خۆش ناوێت دڵخۆشن و لە خۆبایی بوون بە سەرەوت و سامانەوە، و لەو گەنجینە و سامانەی خوا پێداویت ئەو دنیای پێ بەدەست بێنە. قاڕون لە وەڵامدا پێی دەوتن: ئینەما ئوتیته عەلی عیلم عیندی، واتە بێگومان ئەم سامانەی هەمە گشتی بەهۆی زانیاری خۆمەوەیە. قاڕون بەردەوام بوو لەسەر عینادی و قوبوڵ نەکردنی ئامۆژگاری قەومەکەی بەهۆی خۆبەزلزانین و سەرسامبوون بە نەفسی خۆیەوە، و هەڵخەڵەتا بوو بەو ماڵ و سامانەی پێی بەخشرا بوو. ڕۆژێکیان بە خۆڕازانەوەیەکی زۆر گەورە و مەزن هاتە دەرەوە بۆ ناو قەومەکەی بە چەندین ئەسپ و پۆشاکی جوانەوە. کاتێک کەسانی دنیاویست قاڕونیان بەم ڕازاوەیەوە بینی، خۆزگەیان دەخواست ئەوانیش وەکو ئەو بوونایە و وتیان: یا لەیتەنا مثل ما ئوتیە قاڕون ئینەه لەذو حەظ عەظیم. واتە خۆزگەی ئەوەندەی بە قاڕون دراوە ئێمەش هەمان بوایە. بەڕاستی ئەو خاوەنی بەش و بەختێکی گەورەیە. کاتێک کەسانی زانا و لە خواترز قسەی ئەو کەسانەیان بیست، وتیان: وەیلەکم ثەواب الله خەیڕ لمن ئامن وعمل صالحا ولا يلقاها إلا الصابرون. واتە هاوار بۆ ئێوە پاداشتی خوا لە ڕۆژی دواییدا لەوە چاکترە بۆ ئەو کەسانی بڕوایان هێناوە و کردەوەی چاکیان کردووە، و کەس ئەو وتانە وەرناگرێت جگە لە خۆڕاگران. جا کاتێک قاڕون بەردەوام بوو لە خۆبەزلزانین و شانازیکردن بە ماڵ و سامانەکەیەوە، لە ناکاو سزای خوای پەروەردگاری پێگەیشت و بە خۆی و ماڵ و سامان و خانوەکەیەوە چووە ناخی زەوی. سزاکەی لە جنسی کردەوەکەی بوو، وەک چۆن خۆی بە گەورە دەزانی بەرامبەر بە مرۆڤەکان. خوای پەروەردگار نزمی کردەوە بۆ هەرە ژێرەوەی زەوی، نەیتوانی نەخۆی سەر بخات و نە هیچ کەسێکیش توانی سەری بخات و ڕزگاری بکات. خوای پەروەردگار فەرموویەتی: وأصبح الذين تمنوا مكانه بالأمس يقولون ويكأن الله يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر لولا أمن الله علينا لخسف بنا ويكأنه لا يفلح الكافرون. واتە ئەوانەی دوێنێ ئاواتیان دەخواست لە شوێن و پلەی قاڕون بوونایە، دەیانوت: وای، وا دیارە خوا ڕۆزی زۆر دەکات بۆ هەر کەس خۆی بیەوێت لە بەندەکانی، کەمیشی دەکات بۆ هەر کەسێک خۆی بیەوێت. ئەگەر خوا منەتی نەکردە بەسەرماندا، ئێمەشی دەبرد بە ناخی زەویدا. بێگومان ڕزگار نابن ئەوانەی شکرانە بژێری چاکەی خوانین و بێباوەڕن.